جارە گرنگە دەچینە لای بەڕێز قادر نادر هاوڕێخەری ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ کاگێ قادر نادرم کاتت باش. ئەم کات باش کاکەم. سپاسە دەکەم بەڕێستان وەکو هاوڕێخەری ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ چۆن لەم دۆسیەی ڕۆستۆرانی حوقەباز دەڕوانن. دۆسیەکە وا دیارە حقوقی نییە بە سیاسی کراوە ڕێگە نادرێت تەنانەت ئەو کەسانەی کە تۆمەتبارن بە ئەو کردەیە کە لە ڕۆستۆرانتەکەدا کراوە میتێکی تورکی تێدا کراوە تا ئامانج بە شێوازێک لە شێوازەکان ڕێگە نادرێت کە پارێزەریانە بێ پاراستنی خۆیان بکەن وەکو ڕێکخراوەکەتان کە لە بواری مافی مرۆڤدا کار دەکا هەڵسەنگاندنتان بۆی چییە؟ دەتوانین بڵێن ئەو کەیسەش وەکو هەموو کەیسەکانی تر نە نوێیە ئیتریشی بەدێبێ کێشەی ئێمە لەوەیە کاگەندرێن دادگای کوردستان بوویتە گاڵتەجاری بەدەست دوو بنەماڵە و دوو حزبی سیاسی کوردستان دەبێەوە بڵێن ئەمە یەکەم تەجروبە نییە 29 ساڵە دادگاکان نەک سیاسی کۆمەڵایەتەکانیش بوویتە یاسای دارستان هەر بەرپرسێک باڵای هەبێ هەر حزبێکەوەی هەبێ بە ئامانجی خۆی کردیتی پارتی ناتوانێت ئەمە بکاتنەبەر ئەو دادگا قەزیەیەکی وا گەورە ئەبوایە دەیان میدیا لە ژوورۆ بە دەیان پارێزەر هەبوایە ڕێکخراوەکانی مافی مرۆڤان کێش بکرابایە بە نمونە ئەو کەیسە چەند مانجی بخایەند بایە ئەو جە بڕیارێک دەربچوبایە ئەمە خاڵێک دوو پارتی لە 29 ساڵی ڕابردوو یەک نمونەی جوانی دیموکراسی دادگاکان و دادپەروەری نییە بە پێچانەوە لە دەیان کەیس گاڵتەجاری وەکو سەردەش عوسمانی کردە تیرۆریست کە دوای ئەوە دەرکرد ئەو کەسێک کردێت تیرۆریستیش پێشتر گیرا بوو دەیان کەیسی وەکو فەریدون جوانڕۆیی بە سەدان کوردی ڕۆژهەڵات و باکوور نەک لە 67کان هەر لە نەوتێکەوە لە قۆناغی شاخیان ئەوانە تیرۆر کراون یەک کەس نەگیراوە نیت و ئیتلاعات تا ئێستا کە ئەو دەسەڵاتە 29 ساڵە بە سەدان کوردی بەشەکان کە تیرۆر کرایە یەک کەس نەگیراوە کەتیەوە دێ بڕیارێک دەردەکاتن کە ئەمە دەهەندە ینی سومعەی هەرێمی کوردستان و دام و دەستگا نێودەوڵەتی زۆر لەکەدا دەکە لە بڕیارێکی دەرکردی ئەو بڕیارە دژی زارنامەی مافی مرۆڤ بە ئێمە دەبێەوەمان لە بیبی ڕێکخراوەکانی جیهانی دژی ئەدامی سەدام بوون دژی ئەدامی عەلی حەسەن مەجید بوون کە تاوانباری زۆر گەورە بوون ئەی چۆن ئەو ڕێکخراوانە ئۆکەی شتێکی وا دەکەن ینی بڕیاری لە سێدارەدان هەر بڕیارێکی زۆر مەترسیدارە بەڵام ئەمە بەرتیرێکی سیاسیە واوە درێژەی ئەو گاڵتەجاریەیە ینی ئەمە تۆواز لەو تومەتە بێنین لەو لێکدانەوە بێنین کە ئەوە حەقەکی ڕەوا بۆ میتە و دەیان کەساتی کەی هەڵگری ڕێبازی ئاپۆتی لەو کوردستانی شەهید بووە کە کەس دۆسی لۆ نەکرایەوە بەڵام تۆ دێی ئەگەر دامان نا ئەو دۆسیە هیچ سیفەتێکی پرۆفشناڵی نییە قەشمەری خانەگە درێژەی ئەو گاڵتەجاری ماڵی بارزانانی لەگە میتی ترشی دەیکەن انتقامە دوی ئاستی دەبرێز قادر نادر مرۆڤ دکارە چی بکە سازی و دەستگەین مافی مرۆڤ لە باشووری کوردستان چەندین بەهێزن دەتوانن ڕای گشتی شیار بکەن ڕێکخستن بکەن لە دژی ئەو مەسەلەیە هەڵوێست بگرن ئەو دەرفەتە هەیە لە باشووری کوردستان وەڵای بەڕاشکاوی بڵێن هەموو حزب و ڕێکخراوێک هەتا دۆسیەک لە خۆی نزیک پێ زۆر گەورە دەکاتن یعنی ئەمە ئێستا لێرەش داوا دەکەین دادگای کوردستان یاسا هەرێم قەشمەری خانەیە بەدەست یەک مەسئول ئێمە دەیان نمونەمان دیتە ئەمە دەبێت بە استراتی زۆر بژیرێ بە استراتی زۆر بژیرێ نەک لە یەک دۆسی ئەمە بڵێن ئەوە خەتەرە هەمووی خەتەرە دادگا وجودی نییە یاسا وجودی نییە بێگومان حرەکەی مافی مرۆڤ لە کوردستان بەهێزە حرەکەی دیموکراتیەت بەهێزە بەڵام ناڕێکخراوە کەیسەکان میدیاگان کەم لەسەری ڕادەوەستن و بێگومان ئەو دۆستی زۆر خەتەرە لەبەرەوەی بڕیاری لە سێدارەدان لە دوو کەسی دەرچووە و ئەو دوو کەسە هیچ سیفەتە چ قانونیان نەبووە پارێزەریان نەبووە ئەشکەنجە دراون لەبەر چاوێرە هەر هەموومانەوە ئەم دۆسیە گاڵتەجاریشکەی نوێیە کە دەکرێت ئەگەر ڕێخستنەکان لە ئەوروپا فشار لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بکەن خۆپیشاندانی جەماوەری لەگە پارتی ناخواتن ئەو شێوە ئوسلوبە بەس ئەتوو لە میدیا بەرنامەیەک دابنێ ئەبێ یەکمان کەمپینی لە بۆ دابنێ ئەبێ خۆپیشاندان لە بەردەم زۆربەی بارەگاکانی دەست پێ بکەین ئاوانەگەن پارتی واز نایەن
لەو بڕیارانە یعنی دەبێت چاڵاکی پێکوەرن هەون دەبێژن وەکی دن مرۆڤ دەکارێت چ بکرێ گاوێن وەرن ئاوێتن مەسەلە هونژی برس نادر هونژی ڕێکخستنێکن بۆ مافێ مرۆڤ خەبات دمێشینن سازی و دەزگێن کو لە دەروەی کوردستانە باشوور بە تایبەت ئەوروپای خەباتان دمەشینن وەگوت دەکارن بکەون تەڤگەرێ و سازی و دەزگێن نابنێتەوەیژی بخن تەڤگەرێ گاوێک وەرن ئاوێتن پێشنیازێت وە هەبن بێگومان ئەوە ئەرچی هەموو مرۆڤ ئازادی خوازە ئەوە نقاش تێدا هەڵناگری بە تایبەتی ئێمە کە پیشەمان ئەوەیە بەڵام کێشەکە لەوەدایە ئێمە لە هەموو کەیسێک بە تەنها دەمانهێڵنەوە یعنی ما داواتان لێ دەکەین ئەگەر دەتانەوێت سرورێک بۆ دادگا بۆ ئەو گاڵتەداریە بە دادگا دابدرێ بۆ ئەو دوو گەنجە و بۆ خەڵکی تر و بۆ کەیسی تر دابدرێ ئەبێ ئەوە بە استراتی زۆر بژیرێ ئیش لەسەر سواکردنی دادگا و گاڵتەجاری یاساکان لە کوردستان بکرێ ئەویش بەوە کرێ فشاری جەماوەری بکرێ بە بەیاننامە پارتی جێلێ نییە ملیۆن بەیاننامە مالەس کرد ئەبێ بەڵێ خۆ پیشاندان لە بەردەم ئەوە زۆر مهمە بەڵێ خۆپیشاندان لە بەردەم ئەمنستی بکەن لە بەردەم پەرلەمانی ئەوروپا بکەن لە بەردەم ئایوەک تەماوەرشی زۆرتان هەیە من نازانم ئەو زەماوەرە لۆ کەیسانە ناجوولێ لۆ کەیسی باشوور هیچ ناجوولێ کە پێمان دەکرێت حدود دابدەین ئێمە بەڕێکخراوەکی بچووک دەیان کەیسمان تەوقی پارتی کرد هەر پارتە ڕۆژ شوێکی ئەوڕۆدا ئەمە هەموو ئەوانەی زیندانیانی شیرازێمان ئازاد کرد ئەوە بڕیاری ئەقدامیان هەبوو بەس چ بوو هەموو خەباتی مەدەنی ئەوروپیمان کرد پارتی بە لە زمان دیالۆگ ناکە ئەو دەستگای ئێمە هەمومان تاقی کرد تۆ لە 29 ساڵەی فەرمونون ئەوەی خەبات دژی یاسای سزادان ئەشکەندە بکە با بەو زمانە تارە گشتیش قسە نەکە پارتی لە دەڤەری زەرد ماڵی بارزانی حاکمن لە دەڤەری سەوزەوە حاکمە تا بەو زمانە گشتگیرە قسە بکەین ئێمە ناگەینە ئاماد دەبێ لەگە پارتی جەماوەری بجوڵێندرێت ڕێکخراوی نێودەوڵەتی ڕۆژنامەکانی ئەوروپا پەرلەمانتاران بجوڵێندرێ ئەگەنە پارتی جێلێ نەبووە هەموو پیسانەی کە خەڵکمان پێ ئازاد کردیا کە ڕێکخراوی نێودەوڵەتی تەدەخولی کردیە کە پەرلەمانتارەکان تەدەخولیان کردیە کە کەمپینمان بۆ کردیە کە میدیا هاتە پشتی هۆن دەفکرش بووی بێ مەسەلەیەکی تشتێک بکن وەکە ڕێکخراوی هەفتەی شوبات بەڵێ بێگومان یعنی ئەمە کێشەکە لەکنەما ڕێکخراوی مرۆڤ نابێت سەیری ئەوە بکە ئەو بڕیارە زۆر مەترسیدار لەبەر ئەوەی ترس هەیە کە جێبەجێ بکرێ وەکو بەتیلێکی سیاسی لە بۆ میتی تورک یعنی ئەو بڕیارە هەر ترسە پارتی نییە میت زەخت دەکات و پارتیش جێبەجێ دەکاتن لە پای ئەوە بۆیە ئەگە فشارەکانمان نەکەین بێگومان من دڵنیام بڕیار جێبەجێ دەکەم باشە کار قادر نادرێەوە هەر لەسەرم مەسەلەی کەیسی حقەبازە سزای گشتی مەخموریش درا بۆیەوە کۆمەڵی چالاکیتان هەبوو لە سوید سەبارەت بەوەش لەوەدا گەشت نەچی تا چەند دەتوانیتان کە لایەنی سویدی لایەنی نێودەوڵەتی لەو بارودۆخە ئاگادار بکەنەوە بڕوا بکەن ئێمە زۆر ئیشمانەسەوە و کەیسی کاگەدریس کرد کەیسی کاگەدری سەلیمیش کەیسێکە 9 مانگە گیراوە هەر ئەنتقامێکی سیاسی هیچ نەدراوەتە دادگا کەیسی کەمپی مەخمور ئێمە وەزارەتی دەرەوەمان ئاگادار کرد لەگەریان دانیشتین پەرلەمانمان کرد بە زۆر گوتم کاکەندرێم زۆر بە ڕاشکایی بڵێن ئەو بارە گەورەی دەسەڵاتی کوردی هەموو ڕۆژ پێشلکاری زۆر مەترسی داری هەیە زۆر خەتەرناکی هەیە ئەو بارە بەوەی دەکرێت من تێناگەم 50 حزبی کوردی لە ئەوروپا هەیە بە ملیۆنان خەڵکێ باشە بۆ نایە لەگەڵمان ئەوە بکە مەیلێک لە بۆ ئەمنستی بنێری باشە یعنی کێشەکە لەوەدا ئێمە ئەو هاوڕۆشتانەمان زۆر پەیوەندی لەسەر کەمپی مەخمور لەسەر کەیسی ئیدریس خەڵکی تریش لە بەریتانیا هاتنە سەقەت لە هەموو وڵاتەکان ئەبێ کەمپین بکەین پارتی بە کەمپینێکی نێودەوڵەتی نەبێ ڕاناوەستێ بەڵێ ئەوە پێم وایە لە قودرەتی هەمومان ئەمە بە ڕێکخراوێکی بچووک کە دەیان کەیسمان توانیە ڕسوای پارتیش بکەین پاشەکشەش پێ بکەین من دڵنیام ئایەوە بێنە پشتە و کەیسانە خەڵکی ئازادی خواز مرۆڤ دۆست دەکرێت بەس بە جورئەتەوە بە ڕاشکاوی بڵێن بە زمانی گوتاری 89ەکان لەگە پارتی ناخوا تۆ ئەبێ بە ڕاشکاوی و دەرگای نێودەوڵەتی لێ بگری و هەموو پێشێلکاریەکانی مەلەف ئێستا مەسەڵەن پێشنیاز دەکەم ستیرک تیڤی هەموو دۆستەکانی مافی مرۆڤی چیرۆری سیاسی ئەو 29 ساڵە بجوڵێنن کەمپین بکەن ناو شیروان مستەفا ئەمر قەرزی ئەدامی لۆ دەرچوو بە نمونەکتان پێ بڵێن ئەمری ئەدامی لۆ دەرچوو پارتی کە ئاوا گاڵتەزاری پێ کرد 48 کاتژمێر کەمپینی لەسەر پارتی کرد پارتی کەیسەکەی چ لێ کرد
تیڤێ کرد یعنی پارتی لەو زمانە گوتارە ریفۆرمیستە ناگات ئەبێ کەمپینی لەگەر بکەیت. زۆر باش سپاست دەکەین بەڕێز قادر نادر هاوڕێخەری ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ لە سویدەوە لەگەڵمان دەبەشدار.